مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشن؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە ئەم بەرنامە جوانە تۆمارەکەی ئەمڕۆ هاتووی بۆ گوندی کوێ؟ کانی شۆک! ئافەرین گوندیکانی شۆک سەر بە ناحیی کوێ؟ ئەی باشە ناحیی سوورداش سەر بە قەزای کوێیە؟ دووکان! قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی! ئەی ئافەرین یەک چەپڕێ قایم بۆ خۆتان ئەدی پێ بڵێن پێتا خۆش هاتوومەتە گوندەکەتان؟ بەڵێ! باشە پێ بڵێن پێتا خۆشە چیرۆکێکدا بۆ بجێڕمەوە؟ بەڵێ! کەواتە دوای چیرۆکەکە پرسیارتان لێکەم لەسەر چیرۆکەکە هەروەها لەسەر گوندەکەتان و ژیانی ڕۆژانەتان باشە؟ بەڵێ! ئامادەن؟ بەڵێ! ڕۆژێک لە ڕۆژان جوانوویەکی بچووک لەگەڵ دایکیە لە کێڵگەیەکی خۆش و جوانە بە هێمنی ئەژیان ڕۆژانە چەند تاوێک ئەلەوەڕان و تاوێکی شکێبرکیانە کرد بەیەکەوە لە کانیە ساردەکەی نێوان کێڵگەکەشە تێراویان نەخوارد ئێوارانیش پێش تاریک بوون ئەگەڕانەوە بۆ ناو گەورەکەی خۆیان تا بەیانی بە ئارامی و دڵنیایی ئەنووسن ژیانیان زۆر خۆش بوو ڕۆژێکیان لە پرێکە جوانە ماینە پچکۆلەکە ژیانی لێتەنگ بوو هەستی بە بێزاریە کرد وا هەستێ کرد کە کێڵگەکەیان ژیانی تیا نەماوە و تام و خۆشی لێ نەماوە ویستی شوێنێکی تازە بدۆزێتەوە کە لە شوێنەکەی خۆیان خۆشتر و جوانتر بێ دایکی وتی ڕۆڵێکیان پێم ناڵێ بۆ کێ بڕۆین کێڵگەکەمان بۆ کێ بەجێ بێڵین ئەم زەویەمان لە باو و باپیرانەوە بۆ بەجێ ماوە ئاوی وا شیرین و چیمەنی نەرم و سەوزایی لەکوێ هەیە جوانوەکە گوێی بە قسەکانی دایکی نەیە سوور بوو لەسەر ڕۆیشتنی خۆی مەڵاوایی لە دایکی کرد بەڵام دایکی لی نەگەڕاکە بە تەنیا بڕوە بۆیە دایکیشی لەگەڵیان ڕۆیشت چاوەکانیشی پڕ بوو لە فرمێسک بەیانی ئەو ڕۆژە کەوت نەڕێ بە زەویەکی بەرینا ڕۆیشتن لە هەر کێڵگە و زەویەک نزیکە بوونەوە تا کەمێک بلەوەڕێن ئەو ئاژەڵانەی کە لە سەریانە ژیان ڕێیان لێگرت و ڕاویانەنان لە هەر چکانی و گۆلێک نزیکە بوونەوە کە کەمێک ئاو بخۆنەوە پێشیان لێگرتن و نیانێشکاو بخۆنەوە ئەو ڕۆژە بە برسێتی و توێنێتیمانەوە شەویان بەسەرهات شوێنی پشودان و نووسنیان نەبوو بە نائارامیەوە تا بەیانی لە دەرەوەمانەوە لە ترسا نیانەوێرا چاوەکانیان لێک بنێن و بخەون لە دوای ئەم تاقیکردنەوە تاڵە جوانوە بچووکەکە پەشیمان بووەوە داوای لێبوردنی لە دایکی کرد بڕیاریان نا بگەڕێنەوە بۆ کێڵگە جوان و خۆشەکەی خۆیان کە زەوی باو و باپیرانیانە پڕە لە خواردن و لە ئاو بە ئەو پەڕی ئازادی و دڵنیایی و ئارامی لێی ئەژین ئێوارانیش بەبێ ترس لە گەورەکەیان ناپشوو ئەیەنوە خەون جوان نوێ بچووکەکە ئەو ڕاستیەشی بۆ دەرکەون ئەو زەویەی خۆی بەجێ جوان وە بچووکەکە ئەو ڕاستیەشی بۆ دەرکەوت ئەوەی زەوی خۆی بەجێ بێڵێ بە نابۆیی و نائارامی ئەژی تێگەیشتن؟ خۆش بوو چیرۆکەکەم؟ ئەتی چەپڕەیەکم بۆ لێبەر مناڵەکان ئێستا یەکێکی ئەمەلاتان و پرسیارتان لێکەم باشە؟ گەشت بین؟ چۆنی؟ باشم دەنگ و باسە؟ وەلا باشم گەشت بینەوە تۆ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک؟ ئافرین گەشت بین؟ ئەوە لە گوندەکەی ئێوە باخچەی مناڵانی لێیە؟ نا یعنی تۆ نەچوویتە تا باخچە؟ نا هەر لە مەکتەبم هەر لە مەکتەبی؟ بەڵێ حەزت لە مەکتەبە؟ بەڵێ باشە ژمارەکان تا چەندە خوێندووە؟ هەتا دادە؟ نا هەتا سی تاسی ئەدی بۆم ببژێرە تا 15 یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە یازدە دوازدە شانزدە حەڤە هەژدە نۆزدە بیست بیست و یەک بیست و دوو بیست و سێ ئافرین بیست و پێنج گەشت بین؟ بەڵێ تۆ حەزت لە وانەکانی تریشەیە؟ بەڵێ چ وانەیەکە زۆر حەز لێیە؟ کوردی کوردی؟
بەڵێ ئافرین زۆر باشە پێویستە مناڵانەوە گرنگی بن بە زمانی ڕەسەنی خۆیان کە زمانی کوردیە زمانی کوردی زمانی دایکە وایە بەڵێ ئێ باشە گەشت بین پێ بڵێ ئەو قیقە چییە لەم ناوەیەت ئیسۆلەکەیە قیقەی چۆلەکە بەڵێ قازە قاز ئەوتم بزانم بیرە ماوە باشە چۆلەکاڵێ چی ئاواڵێ چی وایە ئەی قازەڵێ چی قیقیق قیق وەنیە ئەوەک وایە پێ بکەن وایە گەشت بین بەڵێ باشە زای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئادەی ئینگلیزیان کوردی ئەگەر کوردیە زای کوردی بڵێ ئینگلیزیە زانم دا ئادە ئینگلیسی مان بۆ بڵێ stand up sit down stand up sit down stand up sit down تەواو ئەی ئافرین ئەدی یەک چەپڕێ قایمی بۆ لێبەر هەر بشی گەشت بینجان موسا جوانی باشی موسا ئەوە چوویتەتە قوتابخانە نا ئەی حەزەکەی بچی کەواتە ئاسانیە بێت چی بکەی بۆ ئەوەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە نان خۆی ئەبێ نان بخۆین ئەبێ میوە زۆر بخۆین ئەبێ وەرزش بکەین نابێ هاری بکەین نابێ یاری بە تابلێت و شتانە بکەین وایە مناڵەکان ئافرین موسا ئەی تۆ خوشکوبراوەیە لە قوتابخانە بن ئەو ڕستی دوای بە برامە ئەو براتە وەڵا ئافرین باشە موسا تۆ یاری بە کتێب و دەفتەرەکانی ئەوانەکەی نەخۆ مەمە ئافرین بەڵام لە مەکتەب نیم چۆن لە مەکتەب نیم بەڵام مەمە دەفتەر ئافرین نابێ دەستکاری شتەکانی ئەوان بکەین لەبەرەوەی ڕەنگە پیس بن ڕەنگە بدرێن بە دەستمانەوە وایە بەڵێ ئافرین کوڕە موسا زۆر بخۆشەوێت لەبەرەوەی مناڵێکی زۆر شیرە هاوڕێیان موسا ئەی گۆرانی مناڵان نەزانی نا ئەی هۆراوە ها شعرە زانی نا ئەویش نازانی ئەیە زای چەپڵەیەک بۆ من لێبەی بەڵێ دە چەپڵەیەکی قایم بۆ موسا لێبەر مالیک بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ مالیک لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 زۆر باشە ئافرین مالیکان مالیک بەڵێ لە گوندەکەیەوە قوتابخانە تا پۆلی چەنیتیە 6 تا پۆلی 6 بەڵێ زۆر باشە ئەی باشە دوایەوە ئەچێکەوە بۆ خوێندن گوندی سابراوە گوندی سابراوە نزیکە لەم ناوەوە ناوەڵە ئەی بەچیە چن بە سیارە بە سیارە ئەگەر بە پێ بچن چەندێکتان پێچێ ئەڵا زۆر زۆر ێ باشە کەواتە هەموو تاش بەیەکەوە بڕۆن یەکتری بەجێ مێڵن ئەبێ لە پای ئەو هەوڵ و ماندوو بوون و هیلاکێتان ئەبێ چی بکەن وانەکانتان بە باشی بخوێنن بۆ ئەوەی دەرچن باشە لەبەرەوەی ئێوە ڕێگایەکی خوێندن ئەبڕن ڕێگایەکی دوور ئەبڕن بۆ خوێندن بۆیە پێویستە وشیار بێت پێویستە وانەکانتان بە باشی بخوێنن بۆ ئەوەی قۆناغەکانی خوێندن بە باشی ببڕن باشە مالیک بەڵێ ئەی تۆ لە گوندەکەی خۆتانە هاوڕێ و زۆرە ناوەڵە بۆ ئەی دووگۆڵیەکە نیەوە بەڵێ تیپتانەیە تیپ لە سابراوە تیپەکەتان لە سابوورەوەیە بەڵێ ناوی چییە تیپەکەتان یانەی سابراوە باشە تۆ لە تیپەکەتان ناچی گۆڵچی یان هێرشبەری هێرشبەر ئەی ئافرین هەر بژی بۆ هیوام لە داهاتووە بین بە یاریزانێکی زۆر باش یەک چەپڵە بۆ مالیک دەست خۆش ڕێیان چۆنی باشم باشی ڕێیان لە پۆلی چەنی لە پۆلی هەستم لە پۆلی هەش ئافری ڕێیان ڕێیان بەڵێ تۆ لەکوێ خوێنی لە سابوراوە لە سابوورەوە بەڵێ باشە بەیانیان زووەڵەسی بەڵێ باشە پێم بڵێ ئەگەر مناڵ بێوێ بەیانی زووە سێبێ شەو چی بکە ئەبێ شەو زوو بخەوێ ئافرین ئەبێ شەو زوو بخەوێ بۆ ئەوەی وزەی باشی تیاابێ بۆ ئەوەی توانای قوتابخانەی هەبێت و وانەکەم باشی بچێتە مێشکی وایە بەڵێ ئافرین هەر بشین ڕێیان بەڵێ ئێوە پشوەکانی خۆتان بەچی بەسەرە بن
پشۆکانی خۆمان ئیتر لە ماڵەوە بین دوایش ئیترێت جاری وایە چین بۆ شوێنە جاری باشە سەعیەکانەکەین بۆ ڕۆژی دواتر بۆی کاتمان زیاتر لە بەردەستە. ئافرین ئافری ئەی باشە لەگەڵ خوێندنەوەیان نێوانە چۆنە؟ زۆر باشم. ئاها چیرۆک و شتانە خوێنیتەوە؟ بەڵێ. دە باشە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون گۆڤاری پەپولەی ناوە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکات و منیش بۆ ئێوەم هێناوە بە دیاری باشە؟ باش دواییەتان نەمێ بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە؟ بەڵێ. ئافرین یەک چەپڵێ قایم بۆ ڕێیان هەر بشی ڕووهام بەڵێ چۆنی؟ باشم باشی ڕووهام لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک نەزانم کێ لە پۆلی یەکەن تۆ گەشتبین و کۆسار و لە نیا وایە؟ لە نیا تۆ لە پۆلی چەنی؟ وەڵی وەمزایی تۆش لەگەڵەوانای دە باشە باجارێ بچمە لای ڕووهام ڕووهام بەڵێ حەزی لە مەکتەبە؟ بەڵێ ئەی سەعی ئەەکەی زۆر؟ بەڵێ باشە شەوا سەعات چەندە خەوی؟ سەعات نۆ سەعات نۆ خەوی؟ ئەی بەنێ سەعات چەندە لەسی؟ بەنێ سەعات هەر نۆ ئەی باشە پێم بڵێ سەعات چەندەچی بۆ قوتابخانە؟ سەعات هەشت ئەبێ سەعات چەند نەستی؟ سەعات حەو باشە نانی بانیانە خۆی؟ بەڵێ ئافرین ڕووهام نانی بانیان بخۆی لەبەرەوەی زۆر گرنگە بۆ مناڵان لەبەرەوەی مێشکی بەباشیە توانێ بیرکاتەوە وزەیەکی زیاتر لە جەستایەتی باشە؟ باش ڕووهام بەڵێ ئەی باشە ئەزانی شتێکم بۆ بڵێ گۆرانیە شعرێ شتێک؟ ئەزان ئادی بۆ بڵێ یەک و دوو ڕابەز و سێ و چوار بکە قەت پێنج و شەش کوڵا گەشت حەوت و هەشت مەگەشت هودا خوێندنگە یەک چەپڵە بۆ ڕووهام ئافرین هەربژی ڕووهام جا دەست خۆش محەممەد چۆنی؟ باش دەنگ و باسن ڕاواش کاکە محەممەدەوە تۆ لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار محەممەد بەڵێ تۆ بەیان ناکاتی بۆ قوتابخانە هاوڕێ لە خۆ بچووترە لەگەڵایە؟ نە ئاها ئێدە باشە کەچووی بۆ قوتابخانە ئەو هاوڕیانە و لە خۆ مناڵترێن ئەبێ ڕێنماییان کەی کە بەسەر شەقامەکەیان نەڕۆن ئەبێ بەسەر شۆستەکەی یان بە قەراخی جادەکەیان بڕۆن بۆچی؟ ئافرین بۆی سیارە لیان نەیە باشە؟ بەڵێ محەممەد ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ نازانی؟ دە باشە دەی کێشە نییە منیشەوە جەرجار وەراوشتم لە بیرە چێتەوە یەک چەپڵێ قایم بۆ محەممەد دەست خۆش کۆسار چۆنی؟ باشی؟ باشم دەنگ و باس و ڕاینە ئەی لەخوا بەسیا بێخوا قەتعی بە نەبێ کۆسار بەڵێ تۆ لە پۆلی یەکی؟ نارە پۆل دوو ئەو کێ بووتی کۆسار لە پۆلیەکە منیش وام زایی لە پۆلیەکە کۆسار لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو ئەی پار لە پۆلیەک نەبووی؟ با کوڕە من پار تۆ بینیوە لە پۆلیەک ئەی چۆن کۆسار بەڵێ باشە پێم بڵێ گوندەکەی ئێوە کەروێشکی تیا کەروێشی کێوی؟ بەڕاستە؟ ئەی ڕێوی ڕێویتیە ڕێویشی تایە؟ ئەی باشە ئەبێ ئێمە ئازاری گیاندارە کێویەکان بین؟ نە بۆچی؟ یعنی گوناحە وایە گوناح نەوانیش بە سەسمانە نەوانیش وەکو ئێمە مناڵیانەیە وەکو ئێمە هاوڕێیانەیە وایە؟ وایە ئەی باشە لە وەرزی هاوی ناکە کەم ئاوی و ئەو شتانەیە ئێمە بێت چی بکەین؟ ئەبێت ئاوی وەدانی ئەبێ ئاوی بۆ دانێن بۆ ئەوی بیان پارێزی لە ناوچوون وایە؟ وایە ئافرین کۆسار بەڵێ گۆرانی وشتە لەبەرە؟ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ بەفرەمباری 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 لە چیان چیانێک ئاوارێ ڕووسیان ئەی ئاوارێ ڕووسیان هەر بژیت یەک چەپڵە قایمی بۆ لێبە محەممەد عەلی بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە بەڵێ باش محەممەد لە پۆلی چەنی؟ هەشت لە پۆلی هەشت ئافرین هەربژی محەممەد بەڵێ ئێوە لێرە ئاژەڵداریەکەن؟ بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن؟ مانگا مانگا یعنی گوندەکە تا مانگای زۆر تایە؟ بەڵێ باشە بەرهەمی شیر و شتەکەی چی لێکەن؟ ئەی فرۆشین ئەی فرۆشنەوە بە شار؟ بەڵێ باشە ئەم ساڵ وشکە ساڵی بوو وایە؟ بەڵێ ئەی باشە مانگا وشتەکەدا لەکوێ لە وەڕان؟ شاخ ئەو شاخە؟ بەڵێ مانگا توانێ بچێتە ئەو سەرەوە؟ بەڵێ ئەی باشە ناکەوێ؟
نەخێر ئەیەوە چ لەگەڵیانە بەڵێ ئێداگەڵ لە خۆ بێن لەو شاخوشتە باشە بەڵێ بۆ ئەوی نەکەویتە خوارەوە تووشی زیان و شت نەبی باشە بەڵێ ئافرین یەک چە بڵێ قایمی بۆ لێبەر ڕۆزیار بەڵێ ڕۆزیا بەڵێ. واتای ڕۆزیاری ڕۆزیا چۆنی باشی دەنگ و باسە هەڵا باشم خۆش ڕۆزیا و تۆ لە پۆلی چەنی هەشت هەشت بەڵێ ئافرین هەر بشی زۆر سپاس. ڕۆزیا تۆش لە سابوورەوە خوێنی بەڵێ دەی بۆ هیوایە بکە قوتابخانە تا 12 لە گوندەکەی ئێوەیە بکرێتەوە بۆ ئەوەی ئەو ڕێگە دوورە نەبرن باشە بەڵێ ڕۆزیا بەڵێ باشە واتای گوندی کانی شۆک ئەزانی بەڵێ ئادی پێم بڵێ وە تا کانیەکە کە شۆرە شۆر بۆتەوە ئیتر لەو کاتیان ناوێ ناو گوندی کانی شۆک تر ناوکەی لەوە هاتووە واتە سەرەتا کانی شۆر بووە بەڵێ دواتر گۆڕاوە بۆ کانی شۆک بەڵێ وایە بەڵێ ئێ وەڵاوە زانیاریەکی زۆر خۆش بوو ئەزانی مناڵان زۆر گرنگە کە واتای ناوی گوندەکانی خۆیان بزانن بەڵێ بۆ ئەوی کە گەشتیاراتە ئێرە وتی گوندەکەتان ناوی چیە وتە ئەوە وتی ئەی واتاکەی چیە خێرا پێی بڵێن باشە بەڵێ ئافری ڕۆزیاگیان زۆر ڕۆزیا بەڵێ. ئەی لە قوتابخانە چۆنی وەڵا باشم ئێ حەزەکەی کە گەورە بووی بیبەچی دکتۆر دکتۆر بەڵێ دکتۆری چی پێست پێست بەڵێ ئەتوانی من جوانکەی کاتم بۆ لاو ئیشەڵڵا ئیشەڵە ئیشەڵە هەر بژی ڕۆزیاگیان یەکسم لە خایف ئافری دەست خۆش لەنیا چۆنی لەنیا لە پۆلی دووە ئازانیم وایە ئەو ساوتم لەنیا لە پۆلیەکی خێراوتی نەوەڵا لە پۆلی دوو وایە لەنیا حەزی لە قوتابخانەیە کە بۆ زانینی ئێلانەیە هی زلزل پشارەوە بیخەکوونی دارەوە شتی وابێ بڕۆ من دووشتم تێکەڵ کرد ئاسمۆرە گلکی زەردا چاوی جوانە و بێگەردە کوێی قوتە و پشتی گۆرە فوریایە و فێڵی زۆرە وایە تۆ زانی هۆراوەیەکم بۆ بڵێ دەی سمۆرێک هاوڕێمە لە ناپۆلیسیا جا پێمە پێمە ئێ زۆر وریایە و سووکە هەنجیرە و ئێستا سووکە پێمان دەڵێ وریابین لە دەرزە زۆر ئازاوین ئێ هەر جارە و بە بابەت جوان فێرمانەکان بیتێ ئافرین باشە تۆ سمۆرەکە بێ بۆ قوتابخانە لەگەڵ خۆتە نا وامزانی ئەی بێ ئەو بۆ ڕاوەکێ واڵی وایە ئافرین یەکسەم لە قایمی بۆ لێبەر هانیا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە وەڵا باشم هانیا لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئافرین هانیا بەڵێ باشە ئێوە لێرە کشت و کاڵەکەن بەڵێ چی زۆرەکەن تەماتە ئێ برنج ئێ خەیار ئێ سەوزەکانیش ئەو بەڕاستە بەڵێ برنجی شەکەن بەڵێ برنجی خڕ یان برنجی درێژ برنجی خڕ ئەیا وارکە خۆشە دەمم ئاوی کرد برنجی خەر کەی خۆی تێرە بیجا دوایەوە چی خۆشە چا ئەی دوای چا ئەو بخەوی ئەبێ یەکسەر بخەوی بە دوای خواردنە نەخێر بۆچی خراپە خراپە کە دەما نازاری پێگا وایە بەڵێ ئەو پێم وتن وت بۆیە و پرسیارم کرد وتم بزانم ئێوە یەکسەرە خەون دوای ناخواردن نەخێر ئافرین هانیا گیان هانیا بەڵێ ئەدی بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ گوندی کانی شۆک زیتەڵە بەخێر بێ بۆ گوندی کانیشۆک یەک چە بڵێ قایم بوانە هەر بشی دەست خۆش هەستی بەڵێ چۆنی باش هەستی لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 بەڵێ هەستی بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە داری بەرداری زۆرتیایە بەڵێ چی زۆرتیایە قەیسی و هەنجیر قەیسی و هەنجیر بەڵێ باشە چی لێکەن لەو دوودارە بەرهەمەکانی ئەیفرۆشن ئەیفرۆشن بەڵێ باشی کیلو هەنجیر بەچەنە بڵێ جا خۆی زانجیرمان نییە تا بزان کیلۆی بەچەنە وایە وایە باشە قەیسیە کرێ بە چی و چی بزان مەزانی قەیسی وشکە کرێتەوە ئەکرێ بە شلا ئەکرێ بە شلا چیتر شتێک ئەکرێ بە شتێک مناڵان زۆریا حەز لێ بزانم چی نانە قەیسی نانە قەیسی ئافرین زۆر مزر و خۆشە وایە بەڵێ ئافرین تۆ نانە قەیسیە خۆی بەڵێ ئەی باشە دوایەوەی کە شیرینی و خوارد شەو یەکسەرە خەوی نەخێر ئەی چیەکەی تۆزە دانیشی نا پێشەوەی بخەوێ بێت ددانمانە شوێن دانمانە بێ بشۆین بۆ ئەوەی میکرۆب نەچێتە دانەکانمانە و کلۆر نەبێ وایە بەڵێ ئافرین یەکچە بڵێ خایمی بۆ لێبەر هەر بشی هەستی جان هەستی بەڵێ گۆرانی وشتە زانی
والله شعرێک ئادی شعرێکمان بۆ بڵێ. میوە گەر توێکڵی نەبێ مێش و مەگەز دەوری دەدەن پرتەقاڵم خۆشەوێ پاک و تەمیز گوڵ بەدەم ئافرەتی شەروە بەرگی عیرفەتە جوانی دەکا مریەمی لێ دەرچیا فاتیمەی دایکی حەسەن ئەمە چیم شتە خۆشی فێر کردووی ماوەساتوانە ئەی ئافرین مامۆساتوانە ئەی ئافرین بۆ تۆش هەستی ئەوە شعری پڕواتا بڵێن بۆ ئەوەی کە مناڵانی تریش سوودی لێ ببینن باشە؟ باڵێ یەک چەمڕێک قایمتر لەوەی وسا بۆ ئەستی دیە باڵێ چۆنی باشم یا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار لیە ئادی پێم بڵێ بزانم تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەەوەکەی باڵێ بەڕاستە باڵێ چیان لەگەڵەکەی لاینتر قاویان لەگەڵا شەم و گسکیان بۆ دەمەوە ئەی ئافرین جێمە زۆر خانومانە هەموو یشێکی ناوماڵی شەزانێ وایە وایە باڵێ ئافرین لیە باڵێ ئەی وانەکانیشم بە باشی خوێنی باڵێ لە چوانێکە زۆر باشی حەزل لە وانەی هونەرە حەزل لە وێنە کێشانە باڵێ وێنای کێشی باڵێ ئەزانی بۆ خۆچی بکە وەرە لەم سروشتە جوانە وێنەی سروشتی جوانی کوردستان کێشە لەبەرەوەی کوردستان وڵاتێکی زۆر جوانە ماڵی هەمومانە ئەبێ هەوڵبەی بیپارێزین ئەبێ وەکو چاومان خۆشمان بوێ باشە؟ باڵێ ئافرین یەک چەپڵە بۆ لیە لیە باڵێ ئەدی تۆ شتێکمان پێشکەش ناکەی با دەی بەفرین ئەی لەم بەفراواریوە زەوی زەوی یەک یەک پارچە پارچە جیوە. جیوە نەبەر دیارانە دراغ نەهەورازی بەرز و سەخت هەمووی لە بەفراسپە بێسروێ و بێکوپە مناڵەندەی یاریکەن دەی یاریتان دیاریکەن ئەنیا بڕۆ هەستی وەرە حەماتەوە بەڵێ خرکە گوێگەزوی تەڵەی پێسڕکە ئافرین یەک چەپڵە قایمی بۆ لێبە هانیا باڵێ چۆنی باشم هانیا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین هەر بژی هانیا بەڵێ. ناوچەکەی ئێوە ناوچەیەکی چییە؟ خۆشە خۆشە خەڵگیە بۆ گەشت و سەیران بۆی باڵێ کەواتە ناوچەیەکی گەشتیاریە وایە مناڵەکان ئافرین هانیا باڵێ باشە بۆ ئەوەی ژینگەکەمان پارێزین پێویستە لە ناوچە گەشتیاریەکان چی بکەین؟ ئەبێت لە خۆدانێن بۆی گەشتیاران پیسی خۆڵی تێکەن ئەی ئافرین پێویستە تەنەکەی خۆڵ یان کیسی خۆڵدارین بۆ ئەوەی پاشەڕۆکانیان بکەنەوێەوە وایە؟ باڵێ باشە شتێکی تر ئەی چی بکەین بۆ ئەوەی گەشتیاری زیاتر ڕووکاتە ناوچەکەمان ئەبێ سەوزایی زیاتر بکەین ئافرین پێویستە ڕوبەری سەوزایی زیاترکەین پێویستە داری زیاتر بچێنین پێویستە شوێنی خۆشدارین بۆ گەشتیارە و ئەو کەسانی کە هێنا ئەم ناوچەیە زانی بۆ بۆ لەبەرەوەی داهاتێکی باش بۆ گوندەکە و بۆ خەڵکی گوندەکە پێیاکە باشە؟ باڵێ ئافرین هەر بژی هانیاگیان هەنیا باڵێ تۆش و کواوڕێکانە پێ خۆش هاتم بۆ ئێرە باڵێ زۆر باشە یەک چەپڵێ قایم بۆ خۆتان مناڵەکان بەڕاستی من زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە لەم گوندە جوانەیە لەبەرەوەی زانیاری زۆر باشتان پێبوو سەبارەت بە گوندەکەی خۆتان بە ژیانی ڕۆژانەتان من زۆر سوودم لە ئێوە بینی بۆ هیوایم کە بتوانم دەرفەتە بێت لە کاتێکی ترا سەردانتاکەمەوە دووبارە بتان بینمەوە بینەوە بە هاوڕێ بەڵام ئێوەشە بێ بیرتان نەچێ حەزەکەر من ببینەوە دەکەواتە هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە؟ زۆر سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ میوانداریە جوانە هەتا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وەحەفیز